دەچینە لەی تەوەری دومی بەرنامەکەمان هەڵبەتە لە سەربەری یاریەکانی ئۆلۆمپیادی تۆکیۆ دەین کە ساڵی پار بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم ئۆلۆمپیادە بەڕێوە نەچوو هەرچەندە دوو ڕۆژ یاریەکانی ئۆلۆمپیادی تۆکیۆ دەستیان پێکردووە بەڵام ڕۆژی هێنی ڕێوەستمی دەستپێکردنی پاڵەوانێتیەکە دەبێت و ڕکابەرەکان دەکەونە سەر ڕێچکەی خۆیان. یاریەکانی ئۆلۆمپیاد و نەبوونی یاریزانانی کورد و کەمترینیش لە عێراقەوە هەڵبەتە مەجێی سەرنجە. بۆ مەبەستە ئێمە لە ڕێسکەیپەوە میوانداری مامۆستاکە محمود ڕاهێنەری گۆڕەپان و مەیدانمان کردووە کە ڕاستەخۆ لە سویدەوە لەگەڵماندایە. مامۆستاکاوە سڵاو لێ بێت ئەم کاتت باش سێم ڕۆژی جەژنی قوربانیشت پیرۆز بێت. سەرەتای پرسیارەکەمان با لەو دەست پێ بکەین ئۆلۆمپیادی تۆکیۆ هەڵبەتە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە ساڵی پار نەتواندرا ئەنجام درا بەڵام ئەم ساڵ ئۆلۆمپیادەکە دەست پێ دەکات هەرچەندە باز لەو دەکەت کە ڕێکاری زۆر سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەناو ئۆلۆمپیادەکەتە گیراوەتە بەر ئەمەش وای کردووە کە بەشێکی زۆر لە یاریزانانی جیهانیش نەتوانن بەشداری ناو ئۆلۆمپیادەکە بکەن بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ ئێمە ئەوەیە کە یاریزانانی کورد لەناو ئۆلۆمپیادەکە دانی و هەروەها ئەوانەی کە لە عێراقی شۆچوونە ژمارەیان زۆر کەمە. پێشێکی بیانیتان باش ئەگەر دەنگ مەگات پێم بڵند بۆی لەبێ فەرمو بەیانیتان باش جەژنتان پیرۆز بێت. من کە ئێستا لەگەڵ ئێوەیان ڕاستەوخۆ ئاگام لە هینەکانە لە ڕووداوەکانی ئۆلۆمپی لەبەرەوەی کە لە ئۆلۆمپیاتی تۆکیۆ کە دوا خرا بۆ ساڵی 2021 بەڕاستی بوو بە مای نیگەرانی زۆربەی وەرزشەوانانی هەموو جیهان لەبەرەوەی کە هیچ وەرزشوانێ دڵنیا نەبوو بەم شێوەیە ئاوا لە ساڵی داهاتوە بتوانن بەشداری بکەن. بەڵام دواخستنی بۆ کاتێکی نادیار کە گەشتە ئەم ساڵی 2021 لە ئێستایکردنەوەی دڵخۆشیێکی زۆرە بۆ هەموو وەرزشوانانی جیهان بەڕاستی هەرچەنە ڕێکارەکان زۆر توندا و لە ئەگەری ئەوەیە هەچ ئانوساتێکا بێت دابخرێت و کۆتایی پێبهێنرێت و بوەستێنرێت چونکە ئەوە سەرۆکی فیدراسیۆنی یاری ئۆلۆمپیەکان ئەو بەڵێنەی یاوە و توێتی ئێمە بەردەوامە بین هەتاوەکو ئەو دقەیەی کە لە دقەی سفرە ئێمە توانایەوەمان هەیە کە بیوەستێنین ئەگەر بزانین ڕۆژەکە باش نییە. لەبارەی بەشداری نەکردنی یاریزانی کوردەوە ئێمە هەتا ئێستا بەداخەوە پرۆژۆ پرۆگرامی گوێم لە خۆمە بێتەوە نازانم بۆچی ئێمە جۆمان لێتە مامۆستا ئەتوانی بەردەوام بمبورە هەتا ئێستا پرۆژۆ پرۆگرامێکی وامان نییە لە هەموو کوردستان و لە عێراقیشا بۆ پێگەیاندنی یاریزان بۆ ئەو ئاستانە بەداخەوە ئێمە بێ لە کوردستان و لە عێراقیشا هەوڵی زیاتر بین پەرە زیاتر بە وەرزشەکان بین وەرزشەکان بکەین بە ئامرازێک بۆ پێشخستنی تواناکانمان لەبەرەوە ئێمە هیچ پلانێکمان نیە چ لە حکوومەتەوە و چ لە یەکە وەرزشیەکانەوە بەڕاستی ئەمەش کارە ساتە لەبەرەوەی کە ئێمە چەند ساڵە باسی ئەو بابەتاکەین ئەبێت پەیرۆ و پرۆگرامێکی داڕژراوی درێژخایەن هەبێت بۆ ئەوەی کە بتوانین لە ئۆلۆمپیاتە بەشداریمان هەبێت. باشە مامۆستا ئەگەر بکرێ بنەو پرسیارەکەم هۆکارەکان چییە کە یعنی ناتوانێت لە عێراق و لە هەرێمی کوردستان یاریزانی ئۆلۆمپیات یاریزانی ئەوانەی کە بەشدار بن لە ئۆلۆمپیاتە دروست بکرێت بە تایبەتی تۆ شارەزایەکەت لە گۆڕەپان و مەیدانە لەو بوارەیە لەو بوارەیە بۆچی ناتوانێت یاریزان دروست بکرێت؟ بەڵێ من ئەیگەڕێنمەوە بۆ کۆمەڵی هۆکاری کە لەوانە لیژنەی ئۆلۆمپی عێراقیە لیژنەی ئۆلۆمپی عێراقی بە شێوەیەکی باش احتیمامی بە هیچ یەکێک لە وەرزشەکان نەیەوە یعنی ئیشەکانی خۆیان ناتوانن وەکو وەرزشی وڵاتانی تر بکەن لەبەرەوەی کە لە عێراقا بەگشتی ئەگەر بێت و سەر بەکایەیەکی سیاسی نەبی واتە سیاست ڕۆچێتە ناو وەرزشەوە وەرزش ئەبێ جیا بکرێتەوە لە سیاست وەرزش ئەبێ لە حکوومەتە سربەخۆ بکرێت
ئیشەکانی سربەخۆ بکرێت دارایی سربەخۆ بکرێت لێپرسینەوەی هەبێ بەڵام دارایی و ئیش و کارەکانی سربەخۆ بکرێت بدرێتە دەست ئەو کەسانی کە شارەزا و پسپۆرن لە بوارەکەیە کە ئەوانیش سربەخۆ کران و دەستیان کراوە بوو لە هەموو ڕوویەکەوە ئەو کاتەوان ژەتوان پەیڕۆ پرۆگرامی خۆیان دابنێن و بەردەوام بن لەسەر ئەو پەیڕۆ پرۆگرامە پرۆگرامی چەند ساڵی داهاتوو دابنێن بەڵام وەکو ئێمە ئەیبینین لە پڕە هەواڵێکێتە پێشەوە ئەڵەن هەفتەیەکی کە اختیبارە بۆ فلان بتوڵە یان هەفتەیەکی کە پاڵەوانێتی فلان شتە ئەبێ بە شۆک بۆ یاریزانەکان ئەبێ بە شۆک بۆ ڕاهێنەرەکان یعنی پلانێکی دیاریکراومان نییە پرۆگرامێکی سابتمان نییە دوایەوە تەداخولکردنی مەسئولین زۆرە لە هەموو عێراقا حتا دانانی ئەو کەسانە ئەو پسپۆڕانەی کە بۆ ئەم بوارانە شیاون لە ڕێی باگراوندێکی حیزبیەوە دانرێت ئەبێ ئەم کەسە باگراوندێکی بەقوەتی حیزبی هەبێت و ئەبێ هەرچیەک حیزبەکەی ویستی ئەو بیکات بە پێی سیاسەتی حیزبەکەی بڕابڕێەوە لەبەرەوە ناتوان بەم شێوەیە ئەمە خزمەتی وەرزش بکەین لە وڵاتەیە زۆر هۆکاری تر هەن هۆکارێکی ترەوەیە کە ڕاهێنەران و دەستەی بەڕێوەبەرانی یانەکانیش بە هەمان شێوە ڕازگۆنی چ لەگەڵ خۆیان چ لەگەڵ وەرزشکارەکانە وەرزشکارەکان لەسەر بنەمایەکی زانستی ڕاست و دروست پێناگەێنن وەرزشکار هەیە ئەگاتە ئاستێکی دیاریکرا و پێویستە تەشجیع بکرێ و پێویستە ئاستەکەی خۆی پێبووتە ئاستی ڕاستەقینی خۆی بەڵام بەداخەوە ئاستی ڕاستەقینی خۆی پێناوترێ پێی ئەوترێت تۆ پاڵەوانی تۆ زۆر وای دوای لەبەر ئەوەی تر وەرزشکار لەو حەدەیە ئەمێنێتەوە ئەوەستێ ئیتر پشت ئەکاتەوە ڕاهێنان ناکە پەرە بە خۆی نایە و ئەزانەی تر تەواو کە ئەو ئەنجامێکی هێنا هەر ئەوەیە یعنی قابلی پەرسەندن نییە. بەڵێ مامۆستاکاوە لە ئۆلۆمپیادی ئەم ساڵی تۆکیۆدا بەشێکی زۆر لە یاریزانە بەناوبانگەکانی جیهامە تایبەتی یاریزانەکانی تێنس بەشداری تێدا ناکەن ئەمە کاریگەری لەسەر ئۆلۆمپیادەکە دەبێت کاریگەری لەسەر بەڕێوەچوونی گەرموگوڕی ئۆلۆمپیادەکە هەروەها لەسەر ئەنجامەکانی دەبێت خۆی ئەگەر ئێمە بینە سەر کاریگەری لەسەر ئۆلۆمپیادەکە وەکو ئۆلۆمپیاد شتێکی ناخۆشە بەڵێ کاریگەری ئەبێت وەکو لایەنی هونەری کە یاریەکی دیاریکراوی وەکو تێنس ئەو هەموو بینەرەی هەیە ئەو هەموو هەواداری هەیە بەشدار نابێت بە هەچ هۆکارەبێنیان توانیوە ئەوە بکەن کاریگەریەکی ڕاستەوخۆی ئەبێت بۆ لایەنی هونەری بەڵام بۆ لایەنی مادی هیچ کاریگەریی ئۆتۆی نابێت لەبەرەوەی کە ئۆلۆمپیادەکە بە بێ ئامادەبوونی هینا هاندەرانە هەرچەنە ئەتواندا لایەنی مادیش پاڵپشتی بکرێت بە بۆنەی بڵاوکردنەوەی پەخشکردنی ئەم یاریانە بەڵام وەکو ئەوەی کەیبینین زۆر یاری کەش هەیە هەموو ئۆلۆمپیادەکە لەوانەیە لە ئانوساتایە لەوانەیە سبەینێ بڕیارێ دەرکەن بڵێن ڕۆژەکە زۆر خراپ بووە و دای ئەخەین و هەموو وڵاتەکان و هەموو یاریەکان بڕۆنەوە بۆ وڵاتی خۆیان کۆتایی پێبدەن لەبەرەوە ئێمە وەکو ئەوەی کە هاتووە ئەبێ قبول بکرێت بەڕاستی بەڵام کاریگەری هەیە بڵێ و ترس و دڵە ڕاوچێژ لە دڵی زۆربەی یاریزانانی زۆربەی تیمەکانە هەیە ترس و دڵە ڕاوچێژەوەیە کە مامۆستاکاوە ساتێکە بڕیار بدرێ دابخرێت مامۆستاکاوە دوا پرسیارت لێ بکەم وەکو شارەزایەکی بواری گۆڕەپان و مەیدان و وەکو مامۆستایەکی تایبەتمەند لە بواری وەرزشیە کە ئێستا لە وڵاتی سوید کارەکەی ئەکرێ بڵێن هەنگاوە دروستەکان چییە بۆ ئەوی کە ئێمە بتوانین یاریزانێکی باشی ئۆلۆمپیاتمان هەبێ ئەگەر بە کورتی وەڵامان بێتەوە دەست خۆش بێت سەرچاو هەنگاو دروستەکان ئەوەیە کە یەخستنی وەرزش لە چوارچێوەیەکی ڕاست و دروستە و دەستکردنەوەی وەرزشواتە ئازادکردنی وەرزش ئەبێ ئازاد بێ بدرێتە دەست کەسی شیاو و ئەبێ حکوومەت وەکو کایی تەندروستی و وەکو کایی خوێندنی باڵاوپەر وەردا ئاوا گرنگی بە وەرزش بدا یەکەم شت یەکەم هەرم لەسەری هەرمەکەەوە دەستپێکا بێ حکوومەت بەو شێوەیە گرنگی بە وەرزش بدا دوای ئەوەش ئەبێ وەرزشوانان و هەموو لێپرساوانی وەرزشی بە دڵسۆزیەوە و دابنیشن و دەست لە ناو دەستی یەک و دەست بخەنە سەر کەم و کوڕیەکانی خۆیان و کەم و کوڕیەکان دیاری بکەن و ئیش لەسەر باشترکردنی کەم و کوڕیەکانیان بکەن و هەرچێکیش پێویستە بۆ ئەوەی کە یاریزانێک پێبگەێنرێت
بیخەنە بەردەم توێژینەوەی زیاتر بکرێت باوەڕ بە توێژینەوەکانی پسپۆڕان بکرێت ئەبێ توێژینەوەی فەیک واز لێبێنن ئەبێت توێژینەوەی ڕاستی مەدانی بکرێت لەوەی کە ئێمە نقصانیمان لە چیا هەیە و چۆنیش پڕی بکەینەوە ئەم توێژینەوەانە بخرێتە خزمەتی بەرەو پێشبردننی کایی وەرزش و لایەنی زانستی و ڕاهێنان و لایەنی بەڕێوەبردننی وەرزشی لەبەرەوە ئێمە کادری زۆر زۆر بەتوانامان هەیە کادرانە ئێمە بیان خینە کار. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆساکە مەحموود ڕاهێنەری گۆڕەپان و مەدان کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە سویدۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەشداریکردنە.